سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان ئەمڕۆ من لەگەڵ ئەم کۆمەڵە مناڵە ئازیزەیە گفتوگۆکەم وابزانم وانەی هونەریان هەیە با بزانین بۆچی حەزیان لەوانەی هونەرە و چ سوودێکی لێبینن لەگەڵ ما بن گوی باشی ناوت چییە؟ ڕەهاند ئافەری کاکە ڕەهاند لە سەفی چەندی؟ لە چار ئافەری ئەو ڕۆوانەی چیتان هەیە؟ ئەو وانەی چی دەخوێنن لێرە؟ لێرە وانەی هونەر؟ تو وێنەی دەکێشی؟ هەندێک جار دەزانی وێنەی باش بکێشی؟ لۆ باش خۆت فێر ناکەی وا خوێندن تەواو دەبێ وایە؟ پێویستە لە پشووی هاوی ناگرنگی بەوانەی هونەر بەی بچیتە خولەکانەوە باش؟ بزانە نزیکترین خوی کوێن لە ماردانەوە خۆت فێری خولی وێنە کێشان بکە باش؟ ئافەرین یەک چەپڵەی لۆ ڕەهاندی لێدەن هەر بشی باشی ناوت چییە؟ ناوم ڕەزان ڕەزان؟ ئافەری ناوێکی گەلە خۆشە ڕەزان لە سەفی چەندی؟ چار هەر بشی ڕەزان گۆرانی دەزانی؟ ئەدی گۆرانێکم لۆ برێ؟ دەتوانم دەڵێم شارێکم لۆ بڵێ ئاوی قەڵبەزەی سپی و ڕەنگارەنگ لە گەر و کێژە ئەیکا بە کتێکە تاپکە دێتە پێکەنی مەلانی بزیێ و دێنە هاپەڕی بووکی بەهاری توانی ڕازاوە لە کوردستانە خێمەی هەڵداوە لەسەر لووتکەی شاختاجی زەردەپار ئەو خەمچە سوورەی ناسکوون ئافەرین باش شتێکتان پێ بڵێم هاوڕێیان ئەم هاوڕێمان بەڕێگەز عەرەبە بەڵام ئەوە تا زۆر بە باشی کوردی فێر بووە هەر بشی یەک چەپڵەی بەهێز بۆ ڕەزانگیان هەر بشی ڕەزان ئێمە هاوڕێی یەکتری ئێمە هەمومان لێرە تۆمان خۆشەوەیە تۆ هاوڕێیەکی عەزیزی ئێمەی باشە ڕەزان ئافەرین سوپاس بۆ تۆ سوپاس کوی باشی ناوت چییە؟ سیدرا ناوێکی گەلە خۆشە سیدرا ئەو ڕۆوانەی هونەرتان هەیە؟ باشە ئەو بەردە جوانانە ئەنگۆ دروستان کردووە؟ ئەوە بۆی چییە؟ بە بۆیە دروستان کردووە؟ ئەوە وێنەی چییە؟ ئەوە ئەمە وێنەیەکی کچە ئەی ئەوار لەو کچە قشتەی زۆر جوانە باشە سیدرا ئەتۆ حەزت لەوانەی هونەرە؟ لۆ؟ چونکە خۆشە یانی دەتانی شتی نوێ بکەیت مێشکت مادێتی دەردەچی بەوانەی هونەر وایە؟ وا قوتابخانە تەواو دەبی وایە؟ باشە لە پشووی هاوینە گرنگی بە هونەرەی ئافەرین سیدرا دەتانی گۆرانێکی خۆشم لۆ برێی؟ من گۆرانی نالێم ئەوە سەرکەوتنەکەم هەیە یانی دەتوان بیلێم ئەوە پەندەکم لۆ بڵێ بەڵێ پەندەکەت لەوە ئەوە خوێندنەوە کلیلی سەرکەوتنە ئافەرین خوێندنەوە کلیلی سەرکەوتنە دەبێ هەمومان خوێنینەوە دەبێ بەردەوام پەرتووکی باش خوێنینەوە لەبەرەوەی ئاسی زانیاری مێشکمان زۆر فراوانتر بێ و چاومان زیاتر کراوە بێ وایە؟ هەر بژین یەک چەپڵەی بەهێز بۆ سیدرای گیان زۆر سوپاس سیدرا سوپاس هاوڕێکەم گوی باشی ناوت چییە؟ ڕێیان ئافەرین ڕێیان ئەو ئۆتۆمبیلە بە چی دروست کراوە؟ بە تەختە؟ باشە تۆ لەوانەی هونەرە باشی؟ ئەزانی وێنەی بکێشی؟ حەزت لێ وێنەی چ شتێک زۆر بکێشی؟ پەپولە یان دار؟ ئەوانە هەمووی ئەزانی؟ ئەی باشە زانی وێنەی من بکێشی؟ باشە ئەو جارەکە هاتمەوە ئەگەر جارێکی دی بێمە قوتابخانەکەتان وێنەیەکی من دەکێشی؟ باشە ئافەرین باشە گۆرانێکم لۆ برێ جانی بەهار ئاوی قەڵبەزی سپی و ڕەنگاوڕەنگ لە گەری کەژە ئەیکا بە هەنگ سەوتت بڵندکە با باش لۆ بلێبی؟ ئاوی قەڵبەزەی سپی و ڕەنگاوڕەنگ لە گەری و کەژە ئەیکا بە ئاهەنگ وەختی کە تافگا دێتە پێکەنی مەلانی و زێدێنە هەڵفڕین وەکی بەهاری جانی ڕازەوە کوردستانە خێمەی هەڵداوە لەسەر لووتکەی شاخ تاجی زەردەپەڕ ڕەنگە هاوێ بۆ ناو ئاوی کە
ئەفەرین. لەسەر کەناری جەمی پڕنەخوا ئەو قونجە سوورەی کە ناسک و نەرمە. هەر بشیت یەک چەپڵی بێزین و لێدە هەر بشیت ئەفەرین سوپاس بۆ تۆ کوی باشی ئەم زۆر باشم. ئەفەرین هەمیشە باش بی ئەمنیش گەلک باشم ئەزانی ئەمن ناو چییە سیتاڵا ببین باوڕێ پێت خۆشە ببین باوڕێ بەری زۆر 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 سپاس منیش پێم خۆشە هاوڕێی باشی وەکو تۆمە بێ ئەو گوڵە جوانە چییە داوتە لە پرچت ئاوهالە ئاوهالە باشە پێم بڵێ ئەو ڕۆوانەی چیتانەیە هونەر هونەر حەزت لە هونەرە بەری زۆر زۆر ئەوە ئەم باشم ئەم هەمتار لە ماڵی لە عوتڵەی ڕسم ئەەکەم. ئەفەرین پێویستە ئەو کاتانەی کە وانەت نییە و ناخینی گرنگی بە هونەر بی لەبەرەوەی هونەر هەموو وڵاتێک پێی پێشەکەوێ هەموو وڵاتێک هونەری تایبەتی خۆی هەیە پێویستە ئێمەش گرنگی بەوانەی هونەر بی تاوکو لە پاشە ڕۆژە شێکی باشمان لێ دەرچێ وایە؟ بەرێ ئەفەرین ئەدی لە پشووی هاوینە بە خولە و خۆت سەرقاڵ دەکەی دەچێ دەورەی؟ ئیشاڵڵا کاتەکە هەندێک گەورە ئەبم. ئەفەرین زۆر باشە ئەتوو پێویستە لە هاوینە بچیتە دەورەی زۆر باش بۆ نمونە دەورەی وێنە کێشان دەورەی زمانەکان دەورەی وەرزش دەورەی مەلەوانیش زۆر گرنگە وایە؟ بەرێ ئەفەرین گۆرانی دەزانی؟ شاعری ئەزانم. ئەدی شعرەکەم لۆ برێ جوانی بەهار ئاوی قەڵبەزی سپی و ڕەنگە و ڕەن لە گەروی کەژە ئەیکا بە ئاهەنگ وەختی کە تاڤگا دێتە پێکەنین مەلانی بزی و دێنە هەڵپەڕین هەڵپەڕین بووکی بەهار جوانی ڕازاوە لە کوردستانە خێمەی داناوە هەڵداوە لەسەر لووتکەی شاخ تادی زەردەپەڕ زەردەپەڕ ئەفەرین باشە یەک پرسیار ئەتوو دەزانی شاییکەی هەڵپەڕیەوە ئیش دەزانی؟ زۆر ئەندیکێ بەس هەندێکی ئەزانم. هەندێکی دەزانی کە گەورە بووی باشتر دەزانی زۆر دەچێ شایی؟ چێتیە؟ دەچێ شای و حەفلەی؟ بەرێ ئەفەرین خۆشە شای و حەفلەی وەنیە؟ ئەوها سەر تۆپی دەگری گەواری دەگریەوە ئێو ئەفەرین یەک چەپڵی بەهێز بۆ هاوڕێمان هەر پرسی کوی هاوڕێکەم باشی دەنگت بڵندکە باشی ناو چییە؟ بارش لە سەفی چەندی؟ چوار ئافرین هەر بشی بارشە تو قوتابخانەت خۆش دەوێ؟ چوانەیەکت زۆر حەز لێیە؟ هونەر ئافرین ئەتوو حەزت لە وێنە کێشانیە؟ باشە گرنگی بە وێنە کێشان دەدەی؟ حەزت لێ وێنەی چی زیاتر بکێشی؟ خانی جوان دەزانی خانی گەورە دروست بکەی؟ دەزانی بە کارتۆنی خانی دروست بکەی؟ ئەدی بە وێنەی؟ ئەفەرین باشە لە هەوینە کاتی پشوەکان گرنگی بەوانەکانت بدە باشە؟ هەر بژیت ئەفەرین سوپاس بۆ تۆ کوی؟ باشی ناوت چییە؟ لەوەت برچی شانە کردی ئاوها لەوەت کوی؟ لە سەفی چەندی؟ چوار هەر بشی لەوەت ئەو ڕۆوانی چیتانەیە؟ هونەر لۆ حەزت لەوانەی هونەرە؟ ها؟ فێری وێنە کێشان دەبی فێر دەبی شت دروستکەی هەموو گەلێک بە هونەر پێش دەکەوێ ئەبێ ئەمەش گرنگی بە هونەری خۆمان بین ئەبێ ڕێزی لێ بگری وایە؟ ئەفەرین یەک چەپڵی بەهێز لە خۆ لێدا هەر بشی گوی باشی ناوت چییە؟ ڕەوان تەمەنت چەندە؟ ئەدی لە سەفی چەندی؟ باشە حەزت لە چوانێکە زۆر؟ وێنە دەزانی وێنەی ئەمن بکێشی؟ دەزانی وێنەی ڕووبارێکی بکێشی؟ ئەدی وێنەی جادەی شەقام ئەوانی دەزانی؟ چێ فێری کردی؟ بابت ئەفەرین بە بابت بڵێ ئەو کاتانی کەوانت نییە با شتی باشت فێر بکە با وێنەی باشت فێر بکە بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە هاتوش ببیە مامۆسایەکی زۆر باش و مندارانی تر فێرکەی باشە؟ هەر بشی یەک چەپڵی بەهێز لە خۆت ئەفەرین کوی؟ باشی؟ ئەی باش بی باشە ئەوڕۆ تۆ چ دەکەی لێرە؟ وەڵا لێرە
وانێ هونەری دەخینی ئەدی ناوت چییە؟ ڕێیان باشە ئەتوو دەزانی وێنەی چ شتێک زۆر بکێشی؟ زۆر ڕووبار ڕووبار ئافرین ئەدی دەزانی وێنەی کێشکی بکێشی؟ بەڵێ ئەدی وێنەی زەرافەی ملی ئاوها بڵندە درێژ وایە؟ ئەتوو زەرافەت دیتووە؟ بەڵێ لەکوێ؟ لە تەلەڤیزیۆن لە تەلەڤیزۆن ئافرین ئەمە تەلەڤیزۆنێکمانەیە گچکۆکەیە برێیە زەرافەت ڕۆژە کاتە ناو تەلەڤیزۆنی ما ملی لە تەلەڤیزۆنی دەرچوو شتیوا دەبی باشە نوکتەکەم دوێ بکێڕەوە توش ڕۆژێک کەسێک دزێک ڕۆشتا ماڵێکی تەلەڤیزۆنەکەی دزی خودای ماڵاکە بەدوی کرد گوتی لە بەدوامان دەگەی گوتی ئەتو کنتڕۆلەکەی تەلەڤیزۆن لەبیر چوو کۆنتڕۆڵەکەی لەبیر کردبوو بوو دەبی تەلەڤیزۆنەکەی بەرێ کۆنتڕۆڵەکەی نەبا لەگەڵ خۆی ئەفەری یەک سەبڵی بێز لۆ ڕێیانی یەک بشی ڕێیان کوی باش ناوت چییە؟ بەیات بەیات؟ بەیات بەیات ناوێکی گەلە خۆشەوەی هەوەر بۆیۆن کوی کو باشی بەیاتە تو لە سەفی چەندی؟ بەیات ئەو شتە گچکۆکانە چی؟ ڕسمە ئەو بەچی کێش دروستان کردووە بەبەر؟ بەڵێ ئەفەرین کێوانی هونەرتان فێرەکە لێرە مامۆسا؟ بەڵێ ئەفەرین بەباشی گوێ بدەنە مامۆسای بۆ ئەوەی فێری هەموو شتێکی باش بن باشە؟ ئەفەرین ئەدیەت و ناوت چییە؟ ئاربین ئاربین تەمەنت چەندە؟ نۆ ئەفەرین حەزت لە چ وانەیەکە زۆر؟ وەڵا هونەر هونەر لۆ وەڵا مامۆستا خۆشە ئەفەرین ئەدی کچە جوانەت و ناوت چییە؟ ئانیا ناوت چییە؟ ئانیا ئەفەرین تەمەنت چەندە؟ دا حەزت لە وانەی هونەرە؟ بەڵێ حەزەکەی وێنەی چ کێشی زۆر؟ زیاتر زەخرەفە ئانە ئەفەرین زەخرەفە زۆر باشە لە هاوینە لە پشووی هاوینە گرنگی بەوانەکانی خۆ بە باشە گرنگی بەوانی هونەریش بە بچۆرە دەوراتەوە بچۆرە خولەوە بۆ ئەوەی شتی باش فێربی باشە گۆرانی ئەتوو دەزانی گۆرانێکم لۆ برێ؟ ئەدی دەزانی نوکتەیەکم لۆ برێ؟ بەڵێ ئەدی جارێک دزەک ڕۆیشت سارای دزی چی دەنگت بڵندکە؟ جارێک دزەک ڕۆیشت سارای دزی ئەو زەڵەمە ڕۆیشت گوتی سویچی سارای لە جێهێشتی سویچی سارەی بەجێش بوو دەبیشتیەوە سیارەکەی بەری سویچی لە بیرکەی دەبی؟ ئەفەرین یەک چەپڵی بێزلەوە ئەوڕێمە بەڵام بەزانی چی باش دەکرد پێ بڵێم دەزانی دزیکردن شتێکی هەڵەیە نابێ ئێمە شت بەری ئەبێ شتەکان هەر کەسێ شتێکی برد پێی بڵێ ئەوە کارێکی هەڵەیە نابێ شت بەری لەبەرەوەی کارێکی خراپە و دوایی فێری شتی خراپترە بی باشە؟ ئەفەرین یەک چەپڵی بەهێزی لۆ لێدان هەر بژی کوی باشی؟ ئەفەرین ناوت چییە؟ نام سایە سایە زانی واتای چی؟ بەڵێ ئەدی مانە سێبەر ئەفەرین سایە واتای سێبەرە هەر بژی هەمیشە سایە و گەورە بێ سایە و سێبەرێ هەبێ باشە سایەکیان تەمەنت چەنە؟ 9 ساڵ لە سەفی چەندی؟ 4 ئەفەرین سایە باشە ئەو شتانە بۆ خۆت کێشاوتن؟ ئەفەرین کەواتە ئەزانی شتی جوان جوان دروست بکەی ئاوانە ئەمانە هەمووی تۆ دروستە کردووە؟ ئەفەرین کەمێک زۆر باشە لەگەڵ هاوڕێکات تا بەردەوام هەوڵ بە ناوە شتی جوان دروستکرد باشە؟ سایە گۆرانێکم بۆ بڵێ دەی قوتابی ژیر ئێمە قوتابی ژیری خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێڕووناکین وێنەی بەرزی و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەرسێ دەخێنە سەرسەر بیرمەچەوە ئەفەرین یەک چەپڵی بەهێزی لۆ لێدان هەر بژی سایەگیان سپاس باشی؟ ناوت چییە؟ ئیناس کوی؟ باشی؟ ئەو پرچت لۆەوە خاو و درێژ و جوانە حەزەکەی منیش ئاوا پرچم درێژکەمەوە؟ بەڵام تۆ بڵێ ئەوها خاو بێ؟ باشە ئیناس لە سەفی چەندی؟ ئەفەرین لە وێنە کێشانی باشی؟ پێت خۆشە وێنەی چی زۆر بکێشی؟ هەموو شتێک وێنەی ئەمنیش؟ باشە ئەدی دەزانی وێنەی
تیاری بکێشی تیارە ئەخر تیارە زۆر گەورەیە وەنیا کو دەزانی بۆ گەورەی وێنێ بکێشی کێ فێری کردی خۆ ئەفەرین هەر بژی ئەدی گۆرانێکم لۆ برێ شعر شعر برێ شعر دەنگە گەنم ئەی خۆی گردوونە بەرزە دەغڵەکەم بپارێزە لە سن و کولە تەرزە هی تویان من نەکی دوژمن دەنگە گەنم ئەفەرین یەک چەمڕی بەهێزی لۆ لێدە هەر بژی ئیناس ئیناس پێت خۆشت بیناوڕێ باشە کەواتە هەموو ڕۆژێ سەعات 5 عەسرێ هەتا 6 سەیری ماوەی مناڵانی کورسات کە لەوێ ئەم دەبینی باشە هەر بژی سپاس بۆ تۆ کوی باشی ناوت چییە؟ شوێنەیە ئەفەرین شوێنەیە پێت خۆشە ئەمڕۆ ئەمن هاتوومەتە قوتابخانەکەیە کۆ لۆ خۆشە لەبەرەوەی هاتووم مناڵەکانی ئێرە بەسەرەکەمەوە قسەی خۆشەکەین بابەتی بەسوود باسەکەین وایە؟ ئەفەرین باشە تۆ لەوانەی هونەرا باشی ئەو شتە جوانانە تۆ دروست کردوون ئەو بەردە ڕەنگە و ڕەنگانە ئەدوو بۆ خۆت بۆیەت کردوون ئەفەرین لە هاوینا دەچیە دەورەی ئەفەرین چۆرە ئەو دەورانەوە کە پێت خۆشە بۆ نمونە هونەری وێنە کێشان هونەری میوزیک وانەکان بەهێزکردنی زمانەکان باشە دەزانی گۆرانێکم لۆ برێ گۆرانێکم لۆ برێ زانی بەهر ئای قەڵبەزەی سپی و ڕەنگاوڕێگەری کە ژایکا بە ئاهەنگ وەختێکە تاپگا دێتە پێکەنین مەلانی بزێ و دێنە هەڵپەڕین بوچی بەهاری جوانی ڕازاوە لە کوردستانە سەری هەڵداوە ئەو خونچە سوورەی ناسکن نەرمە ئەفەرین یەک چەمڕێ بەهێزی لۆ لێدە هەر بژی ئەوڕێکە زۆر سپاس کوی باشی ناوت چییە؟ یوسف ئەفەرین یوسف ئەتوو ئەو ڕۆ وانەی چیت هەیە؟ هونەر ئەفەرین حەزت لەوانەی هونەرە؟ لۆ چکە شتی فێر دەبی ڕسمی بکەی و ئەو شتان ئەفەرین فێری ڕسم کێشان دەبی فێری ئەوە دەبی شت دروستکەی هەموو گەلێک پێویستە شانازی بە هونەرەکەی خۆی بکە باشە پێم بڵێ لەوانەکەتە چۆنی باشی کەواتە گرنگیە بێ بەوانەکانی تریش بی پێویستە لە ژیانی ڕۆژانەدا هەوڵ بی ئەو کاتانەی کە کاتێ هەیە و وانەی ترێ نییە پێویستە گرنگی بە هونەر بی باشە ئەفەرین یوسف گیاتەمە درێژ بی کوی باشی ناوت چییە؟ ڕێدین ئەفەرین ڕێدین لە سەفی چەندی؟ ڕێدین ئەتوو لەوانەی هونەری زۆر باشی؟ کەمە مامۆستا شتی باشتان فێرەکە؟ ئەتوو پێت خۆشە لە داهاتووە بێ وێنە کێشێکی زۆر باش؟ کەواتە دەبێت چ بکەیت؟ دەبێت بچیە خولەکان لە هاوینە کە پشووی قوتابخانەیە پێویستە بچیتە خولەکانەوە و فێری هونەری وێنە کێشابی باشە؟ بەڵام ئەوەی کە تۆی زانی پێویستە فێری هاوڕەکانی شتی بکەیت نابێ ئەو زانیاریانەی کە تەنیا لای خۆمانە لای خۆمان بیێڵینەوە ئەبێ هەموو هاوڕێکانمان سوودی لێ بین باشە؟ ببین باوڕێ؟ تەواو من و تۆ یەکتر ئەبین باوڕێ تۆ هەموو ڕۆژێ سەعات 5 عەسر سەیری کورسات کە لەوێ من دەبینی باشە؟ سپاس بۆ تۆ سپاس خواحافیز کوی باشی ناوت چییە؟ محەممەد ئەفەرین لە سەفی چەندی؟ ئەفەرین لە پۆلی چواری محەممەد حەزت لەوانی وێنە کێشانە؟ زۆر باشی لە وێنە کێشان؟ وێنە کێش دەزانی وێنێ من بکێشی؟ دە باشە ئەو جارەکە هاتمەوە هەولێر هات بە قوتابخانەکەی ئەنگۆ وێنەیەکی باشم بکێشە باشە؟ ئەفەرین ئەدێت و کوی؟ ناوت چییە؟ عەبدولمالک لە قوتابخانەی بارزنە حکومی ئەفەرین هەربژی تەمە درێژبی لە سەفی چەندی؟ ئەفەرین ئەوە چییە لە دەستا؟ سەعاتە ئەزانی سەعات خوێنیتەوە؟ سەعات چەند ئێستا؟ ئەفەرین هەربژی تەمە درێژبی ئەدێت و ناوت چییە؟ ئەلەن تەمەنە چەندە؟ 9 ساڵ لە سەفی چەندی؟ زۆر باشە حەزت لەوانەی هونەرە؟ زۆر زۆر کەواتە بێ گرنگی پێبەی ئەبێ لاوینا بچیتە خولەکانەوە باشە؟ ئەفەرین ئەدێت و کوی؟ باشی ناوت چییە؟ پەیوەند ئەفەرین پەیوەند لە سەفی چەندی؟ 4 پەیوەند ئێوە گۆرانێکم بۆ لە نەر 4تان بێکەوە؟ دە باشە کەوتم 1 2 3 لۆ برێن باشە؟ شعرێک لەمە برێن؟ شعرێکم لۆ برێن شعری کوردستان ئەفەرین ئامادەن؟ 1 2 3
پیرەمێردی چوە قوتابخانەی گوندێ لە حەوشەکەدا ڕاوەستا لێدا مامۆستا ها خاڵەگیان چیرگەرەکە خاڵەگیان مامۆستای پیرەمێردی بەستە زمان کە لاواز بووە گۆچان گوتی مامۆستاگیان فێرم ناکەی چۆن بنووسم کوردستان ئافرین یەک چەپڵی بێزلۆ ئەوڕێنە هەر بژین تەمەند درێژ و ناوڕێکانە زۆر سپاس بۆ ئێوە سپاس